بەراورد بە مانگەکانی ساڵی 2020 ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان دابەزینی بەرچاوی بەخۆوە بینیوە و ڕێژەی چاکبوونەوە ڕووی لە هەڵکشانە. بە وتەی وتەبێژی وەزارەتی تەندروستی سەرڕای مەترسیەکانی شەپۆلی نوێی دووەمی کۆڕۆنا، بەڵام هیچ حاڵەتێک لە هەرێمی کوردستان تاکو ئێستا تۆمار نەکراوە. سەبارەت بە پێکوتەی ڤایرۆسی کۆڕۆنا وا بڕیارە لە سەرەتای مانگی سێوە ئەو پێکوتەیە بگاتە عێراق. وڵاتانی دەوروبەر ئەم تەبعاً زنجیرە گۆڕاوە نوێی ڤایرۆسی کۆڕۆنای تێدا تۆمار کراوە و ئەوەشی تەبعاً بەڵگە زانستیانە سەلماندویانە کە ئەمەی ئێستا نیە، یعنی لە مانجی نۆوە یاخود سەرەتای مانجی دەوە ئەم ڤایرۆسە بە شێوێکی بەربڵاو بڵاو بۆتەوە. ئێستا زۆربەی وڵاتانی دنیاوە پێوەی دەناڵێنن لێشتا ناشارینەوە هاتوچۆ هەر هەبووە و هاوڵاتیانی خۆمان بە هەر چ مەبەستێک بێت گەشتیاری بێت یان بازرگانی یان لە مەبەستی کۆمەڵایەتی سەردانی ئەو وڵاتانەیان کردووە و گەڕاونەتەوە، بەڵام ئەمە چاودێریی وردی ئەو هاوڵاتیانی خۆمان دەکەین کە دەگەڕێنەوە بۆ ئەوەیە گەرە حاڵەتێکی گوماناویمان هەبێت بتوانین لێ جار بکەینەوە کەمترین کەس توش بێت، بەڵام تاوەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی هیچ حاڵەتێکی زنجیرەی گۆڕاوی نوێی ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار نەکراوە لە هەرێمی کوردستان. بەنسبەت ڤاکسین طبیعی ڤاکسین احتیمالە لە کۆتاییەکانی مانجی دوو یاخود مانجی سێ هەروەکو بەرپرسانی تەندروستی عێراقیش باسی لێوە دەکەن بگاتە عێراق. لە هاتنی ئەمە قۆناغی یەکەمە وەک دەزانن 1,500,000 ژەمە ڤاکسین دەگاتە عێراق پشتی هەرێمی کوردستانی تێدایە. ڕێکخراوی تەندروستی جیهانی بە خۆی چاودێری ئەم دۆخە دەکات. لە بەشێکی تری قسەکانیشیدا وتەبێژی وەزارەتی تەندروستی وەڵامی ئەگەرەکانی بەکارهێنانی پێکوتەی کۆڕۆنا دەداتەوە و دەڵێت هەر پێکوتەیەک لایەنی باش و خراپی هەیە، بەڵام لە پێکوتەی کۆڕۆنادا تاکو ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەداوە و لایەنە باشەکانی زیاترن وەک لە خراپەکانی. هەموو ڤاکسینێک هەندێک تەسیراتی لاوەچی دەبێت، بەڵام ئەو تەسیراتە لاوەچی گەورەیەی کە طبعاً پسپۆڕانی پزیشکی لەسەر لەشی ئینسان لێکۆڵین و لەسەرکەن تاوەکو ئێستا بە شێوەیەکی وازح تۆمار نەکرایەوە زێی دڵخۆشیە. ڕێژەی سەرکەوتنی ڤایرۆسەکە زیاترە لە 90% ئەمەش ستانداردێکی جیهانیە لە هەموو تاقیکردنەوەی هەموو ڤاکسینێکیش بۆیە لە دەستگای طبعاً خۆراک و دەرمان پەسەند کراوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم ڤاکسینی پەسەند کردووە. تەسیراتی لاوەچی دەبێتن، بەڵام هیچ حاڵەتێکی خراپ تۆمار نەکرایە، چونکە هەندێک ڤاکسینی تر پێشتر تاقیکردنەوەی لەسەر کرا بووە هۆی ئەوەی کە هەندێک کەس مەسەلەن باری تەندروستیان جێژینە بێخۆت باری تەندروستیان تێکچێ و مزاعفاتی گەورەی هەبوو، بەڵام تاوەکو ئێستا ئەمە لە ڤاکسینی ڤایزەر و چەند ڤاکسینیش تریشن کە لە قۆناغەکانی کۆتاییدانە بەدەی نەکرایە. بەپێی کۆتا ئاماری وەزارەتی تەندروستی عێراق و هەرێم 612,870 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون و 579,838 کەس لەو توشبووانە چاک بوونەتەوە کە دەکاتە ڕێژەی لە 94.6. تێکڕای توشبوون 20,044 توش بوو هێشتا چارەسەر وەردەگرن. 150 لەو توشبووانە لەژێر چاودێری چڕدان، 12,988 توشبووی دیکەش گیانیان لەدەستداوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.